ده هفدیتنێدا مەسرور بارزانی تەڤی بخێراننا شاندا میهوان سوپاسیا گەل و حکوومەت ئەڵمانیا کرد ji bo hevkarî û harîkarîkirina pêşmergeyan û hîvî xwast civaka nêvnetewî bêtir hevkariya pêşmerge û awareyan bike. لا بەرامبەریشدا شاندی میوان دووپاتیان لە پشتگیری ئەڵمانیا بۆ هێزی پێشمەرگە کردەوە سەرسامی خۆشیان بە خۆراگەری و گیانفیدایی پێشمەرگە دەربڕی لا ڕوبەڕووبوونەوەی تیرۆریستانی داعش کە کورد و پێشمەرگە تاکە هێزی کارایە لەسەر زەوی ڕوبەڕووی تیرۆریستان بۆتەوە و پێشڕەوی باشیان بەدەستێنەوە ئەوەشیان خستە ڕوو کە ئەرکی کۆمەلگای نێودەوڵەتیە یارمەتی و هاوکاری کورد بدەن و دووپاتیشیان کردەوە کە پێویستە هاوکارەکان لە هەموو بوارەکانی پەیوەست بە کاروباری سەربازی بۆ پێشمەرگە فراوانتر بکرێن. لە بەشێکی دیکەی دیدارەکەدا ڕاوێژکاری ئەنجومەنی یاسایشی یاریمی کوردستان ئاماژەی بۆ کۆس بوو لەم پەرانەدا کە حکوومەتی عێراقی فیدرال بۆ گەیاندنی هاوکارەکان بۆ پێشمەرگە دروستی دەکات و گوتی بەپەی دەستور پێشمەرگە بەشێکە لە سیستەمی بەرگری عێراقی فیدرال بەڵام بەغدا نەک هەر ئەرکەکانی بەرامبەر هێزی پێشمەرگە جێبەجێ نەکردووە بەڵکو و ڕێگریش دەکات لە گەیاندنی هاوکارەکان بۆ پێشمەرگە ئەمەش پێشەلکردنێکی زەقی دەستورە و دەخوازێ هەڵوەستەی لەسەر بکرێ. لا کۆتایی دیدارەکەدا شاندی ئەڵمانی دووپاتی کردەوە کە وڵاتەکەیان لە یارمەتیدانی زیاتر و ڕاهێنانی پێشمەرگە تا کۆتایی بەردەوام دەبێت و ڕۆڵشی لە شکستبهێنانی تیرۆریستاندا بەرز دەنرخێنن.